لە شاری کەرکووک دوو تیپی هاوبەش بەیەکەوە کارێکی شانۆی ڕادەگەێنن بە ناوی دیزەکان یەکنین. ئەم شانۆیە لە نووسینی نووسەری ئیتاڵی داریۆ فۆیە و لە ئایندەیەکی نزیکدا لەسەر شانۆ نمایشەکرێت. لە شاری کەرکووک بۆ یەکەمین جار کارێکی شانۆی هاوبەش لەلایەن دوو تیپی شانۆی شارەکەوە بەرهەم دەهێنرێن. ئەو کارە لەلایەن هەردوو تیپی یاخود هەردوو گروپی هاوار و ستەیج بەرهەم دێت کە دوو گروپی شانۆی شاری کەرکووکن. شانۆیەکە بە ناونیشانی هەموو دزەکان یەکنین کە لە نووسینی نووسەرێکی شانۆی ئیتاڵی بەناوبانگە کە ئەویش داریۆ فۆیە لە کەرکووک دوو تیپی شانۆی سەرقاڵی پرۆڤن بۆ بەرهەمهێنانی کارێکی شانۆیی. سەرپەرشتیاری کارەکە دەڵێت ئەو کارە شانۆییە لەلایەن دوو گروپی شانۆییەوە بەرهەم دێت. شانۆیی هەموو دزەکان یەکنین لە دەرهێنانی ئیمادمادی و نووسینی یەکێ لە شانۆکارن و سەرە گەورەکانی دنیا داریۆ فۆیە. ئەم نمایشە نمایشێکی کۆمیدیە باوبەشی گروپی شانۆی ستەیج و گروپی شانۆی هەوارە. یەکێ لەو هەنگاوە باشانەی لەم نمایشە دوو گروپ تواناکانیان یەکە خەنەوە لە یەک نمایشە لە شاری کەرکووک. لە زۆربەی شارەکانی کوردستان و دنیا کاری هاوبەشەیە لە نێوان گروپەکان و شانۆکاران. ئەمە هەنگاوێکی زۆر باشە لە نێوان ئەم دوو گروپ. هەرچەندە ئێمە پێشووتریش کاری هاوبەشمان هەبوو تەنانەت لە فستیڤاڵیشە ئەم دوو گروپە بەیەکەوە کارمان کردووە بۆ یوای بتوانین نمایشێک بەرهەم بێنین، نمایشێکی کۆمیدی بۆ شاری کەرکووک لە ئاستی ئەو چاوەڕوانی ئەوان بێ. دقەکەمان دقێکی کۆمیدیایە، کۆمیدیای ڕەشە کە باز لە چینی پرۆلیتاریا و چینی بۆرژوازی ئەکات کە ئێستاکانە کۆمەڵگای ئێمە بەگشتی دابەش بۆتە سەر ئەو دوو چینەیە. بۆیە دقەکە هەم دقێکی کۆمیدیە کە ئەتوانم ئەوە بڵێم کە بینەری ئێمە ئێستاکانە توێنووی ئەو جۆرە نمایشانە توێنووی نمایشی شانۆی کۆمیدین و هەم دقەکە دقێکی کۆمەڵایەتیە کە ئەتوانین بڵێن بۆ ئێستاکانەی کۆمەڵگای کوردی زۆر زۆر گونجاوە. بۆ من ئەزمونێکی زۆر جوانە چونکە پاش ماوەیەکە خۆمدا بۆ هونەری مۆنۆدراما شانۆی تاکە کەسی، بەڵام ئەبینم ئەم جارە لەگەڵ کۆمەڵێک کەسی باش کۆمەڵێ هاوڕێی بەتوانە تواناکەمان یەخستۆ بۆی ئەم شانۆیە بەرهەم بێنین. ئومێد دەکەین کە بەرهەمەکەمان زۆر بە باشی بڕاتە پێشەوە و بتوانین نمایشێکی زۆر باش لە ئاستی ئەو چاوەڕوانی بینەران کە لە گروپی شانۆی ستەیج و هەوار هەیەە نمایشێکی زۆر باش بەرهەم بێنین.